سڵاتان لێبێت هاوڕێیان لە ڤیددیوەیەکی تر گەڕینەوەلاتان ئەمە لێکچەری پێنجەمە لە کۆرسی سایبەر سکیوریتی. هاوڕێیان لەم ڤیددیو ئەڕۆینە سەر ئەلگۆریسمەکانی کریپتۆگرافی و سایبەر سکیوریتی کە زۆر گرنگە ئەگەر بۆ کەسێک بێت لە باشی لە بابەتی سایبەر سکیوریتی تێبگات ئەبێت لە ئەلگۆریسمەکانی سایبەر سکیوریتی تێبگات. بۆیە ئێمە ئێستا چەند ئەلگۆریسمێک ڕوونەکەینەوە لەم چەند ئەڵلقەیە چەند ئەڵلقەیەک دروستەکەین سێ چوار ئەلگۆریسم ڕوونەکەینەوە هەنێکیان ئیتر لە ئاسانەوە بۆ گران با بڵێن بۆ ئەوەی تۆ لە جوانی بە جوانی لە مەفهومی سایبەرسکیوریتیانەکو لە مەفهومی ئەلگۆریسم تێبگەین. بۆیە من ئایپادەکەم بەکارەهێنم لەم چەند ڤیددیۆیە بۆ ئەوەی بە جوانی بتوانم مسەیتر بم لە کاتی نووسینی ئەلگۆریسمەکان هەروەکو هەروەها خۆشتریشە بۆ وەکو فێربوون. بۆیە دێنە سەر ئەلگۆریسمی ئەمڕۆمان ناوی ریال پێنسە ریال پێنس ئەلگۆریسم ئەلگۆریسمی ئەمڕۆمان ناوی ریال پێنسە. با بڕۆین با بزانین ڕۆینە پێیجێکی تر. هاوڕێیان ئێمە وەکو ڕوونمان کردەوە ئینکریپشن هەیە و دیکریپشن هەیە. ئێمە لە ڕێگەی ئەم ئەلگۆریسمەوە ئەم تێکستە ئینکریپشنەکەین و دوایی دیکریپشنی شێکەینەوە بۆی بزانین کە چۆن ئەلغاکێنەوە. ئێمە لە ڤیددیۆکانی پێشترۆ باسمان کرد کە شتێکمان هەیە بە ناوی پلین تێکست کە ینی ئەو تێکستە سادەیە مەسیجەکەی ئەو تێکستەیە کە هەموو کەسێک لێ تێگا. هەروەها تێکستێکی ترمانەوە پێڵێن سایفەر تێکست. سایفەر تێکستەکە ئەو تێکستەیە کە ئینکریپشن کراوە و کەسی تێناگات تاوکۆ کەسە ئەلگۆریسمەکە نەزانێت و دیکریپتی نەکاتەوە. بۆیە ئێمە پی ئاماژە ینی ئاماژەیە بۆ سایفەر تێکست بۆ عفۆن بۆ پلین تێکست و سی کە لە کەمێکی تر ئەچینە سەری ئاماژەیە بۆ سایفەر تێکست. شتێکی ترمان هەیە کەی یعنی کی ئەکو باسمان کرد لە ڤیددیۆکانی پێشووتر سیمتریک و سیمتریکمانەیە. ئەمە ئەلگۆریسمی ئەمڕۆمان سیمتریکە یەکی بەکارهێنین و ئیتر کیەکە بۆ نمونە ژمارە دووە کیەکەمان دووە لەم حاڵە کاتەیە. باش تێکستەکەمان چییە؟ پلین تێکستەکەمان ئێمە بۆ نمونە هەر بۆ نمونە نووسیمانە کاتی دووەم ینی بۆ نەتۆ ئیتر لەوانەیە شتێک بە کەسێک بڵێ و حەز نەکەی کەسی تر بزانێت یانی تر ناتەوێت کەسی تر بزانێت ئەدەوێت پێ بڵێ شتەکە لە قاتی دووەمە ئیتر بۆیە بەڕێگەی ئینکریپشن کراوی بۆیە نێری ئەڵێ بۆ نەقاتی دوو باش ئێمەسە چۆن ئەمە ئینکریپشنکەین و بینێریم بۆ کەسەکە و کەسەکە دواتری چۆن دیکریپتی کاتەوە. لە ئەلگۆریسمی ڕێڵفێنسە چۆن بەکارهێنرێ ئەبێت تۆ خشتەیەک دروست بکەیت بەم شێوە. ئەگەر کیەکە دووە ئەبێت دوو ڕەوی بۆ دروست بکەیت بەو شێوە. ئەگەر کیەکە سێ بوو ئەبێت سێ ڕەوی بۆ دروستکەی. ئەگەر کیەکە چوار بوو ئەبێت چوار ڕەوی بۆ دروستکەی. ئەمە بۆ ئاسانی شتەکە کی دوومانداناوە بەڵامی تر هەر سێ و چاربی هەمان فکرەیە. اینجا پیتەکانت ئەژمێری بزان چەند پیتت هەیە یەکێ دوو سێ چوار پێنج شش حەوت هەشت کەواتە بێ بیکێتە هەشت کۆڵۆم هەشت خانەی بۆ دروستکەی. یەک دوو سێ چوار پێنج شش حەوت ئەوەش هەشتێکی سێ چوار پێنج شش حەوت هەشت. باشە ئێستا ئێمە چیەکەین؟ کیەکان پیتەکان بەو شێوەدا لەمێ ئەبێت بۆ ئاسانکاری بۆ ئەوەی تۆ تێبگەیت بەم شێوە ئەبێت نقطە دانەی ئەمە بۆ ئاسانکاری بۆ پیتێک ئەڕاتە ئەم لە بە شێوەی بەم شێوەی ئەڕات بم شێوە بۆم لە پیتێک بۆم لە پیتێک بوومە پیتێک بووە پیتێک بووە پیتێک بووە بکۆ بینن ئەگەر ببینن ئێستا ئەمە چاکیەکان بۆ شێوە بۆ شێوە تێگەن بۆ شێوە بوو. بۆ ئێسێمە پیتەکان دانین پیتی یەکەم کیو پیتی دووهەم ئەیەکە دانین وەکواوە دانە داناڕۆینە سەری اینجا تی اینجا وای اینجا دی اینجا دبلیو اینجا ئەی اینجا ئێم وەکۆ بینن ئەمەمان بۆ دەرچوو بەم شێوە. باش ئێستا چۆن بیگەینە سایفەر تێکست لە خوارەوە نووسین سی مەقسەدمان سایفەر تێکستە ئەوانەی سەرۆ بەیەکەوە ئەوانەی سەرۆ بەڵێ ئەوانەی سەرۆ بەیەکەوە ئەکەین بەڕستەیەک عفۆن کیو دی ئەی اینجا ئەمانەی خوارەوە لە دوای خۆی ئەی وای دبلیو ئێم
وەکو بینی ئێستا کە ئەممان بۆ دەرچوو ئەمە پێڵێن سایفەر تێکست ئەگەر هەر کەسێک سێری کە نازانێت چی نووسراوە هەمووی پیتە و وەکووە بینی سێ چوار پیتە لە یەک دراوە و کەسیش نازانێت مەسەلە چییە ئەمە پێی ئەڵێن سایفەر تێکست باش ئێستا ئێمە بۆ نەتۆ ئەمەت نرد بۆ کەسی بەرامبەر و ئەبێت کێکەشی لەگەڵا بنێری طبعاً یان خۆی کێکە بزانێت پێشتر ئینتیفاقتان کردبێت لەسەر کێکە کە دووە یان هەر شتێکی تر بێت ئێستا ڕۆینە سەر ئەوەی کە بزان کەسی بەرامبەر چۆن ئەتوانێت لە یەکی بداتەوە و چۆن ئەتوانێت دیکریپتی بکات بەمە سێلێکت کەم بم شێوە کۆپی وێنە پەیجێکی تر باش ئەمە تێکستەکەمان بوو هاوڕێیان ئەمە تێکستەکەمان بوو ئێستا ئەبێت دێنە سەر ئەوەی کە کەسی بەرامبەر پێی گەیشت و ئەزانێت کیەکەی بریتە لە دوو چۆن بتوانێت دیکریپتی بکاتەوە و یەک جاتە لێ تێ بگات وەکو هەم سێر پیتەکان ئەژمێرین بزان چەند پیتمانەیە خشتێک دروستەکەین پیتەکان دەژمێرین کە بزان چەند پیتمان کێکەمان دووە وەکو وتمانێکینە دووڕۆ پیتەکانمان ژمارد کە هەشت پیتە هەشت خانە دروستەکەین سێ چوار پێنج شش حوت هەشت باش ئێستا چۆن بتوانین ئەو ئەلگۆریسمەکە چۆن ئیشەکات بۆی بتوانین دیکریپتی بکەینەوە چیەکەین پیتەکان ئەکەین دابەشی ژماری کیەکەیەکەین ئەمە بۆ نمونە کە حسابت کرد هەشت پیتە دابەشی ژمارەی کیەکەیەکەی چەنەکە چوار باش چوار پیتی سەرەتا لەسەر و ئەنووسیت چوار پیتی سەرەتا لەسەر و ئەنووسی چوار پیتی کۆتا لە خوارەوە نووسی بۆ شێوە ئەگەر سێ بوو چوار پیتی سەرەتا یەکەم لە قاتی یەکەم نووسی چوار پیتی سەرەتای دووەم لە قاتی دووەمە نووسی چوار پیتی سەرەتای سێهەم لە قاتی سێهەمە نووسی بۆ شێوە ئێستا ئەنجابێت هەر بۆ ئاسانکاری بۆ ئەوەی شتەکە لەبیرمانەچێ نقطەکان دائنین بۆ شێوە ئێستا چوار پیتی سەرەتا یەکەم لە قاتی یەکەمە نووسین Q T D A اینجا Y عفوان A Y W M باش ئێستا ئەمان بۆ دەرچوو ئێستا بە هەمان شێوە وەکەوەی کە کردمان بۆ شێوەی خوێنینەوە بۆ شێوە خوێنینەوە ئێستا ئەگەر بەو شێوە بخوێنەوەیان بۆ ڕیزبەندیە بینوسینەوە کە پێەکە مەقسەدمان پلین تێکستەکەیە Q A T Y D W A M وەکو بینن قاتی دووهەم کاتە ئێمە ئێستا توانیمان مەسجەکەمان ئینکریپشن بکەین و دیکریپتی بکەینەوە ئیتر ئەمە ئەلگۆریسمێکە کە بەکارهێنرێت و گرانەکەیشی تەنها بۆ نمونە شتەکەی فکرەکەی بگۆڕێت تەنها ژمارەی کیەکە ئەگۆڕێت و هیچیش کێشەمان نابێت ئەگەر ژمارەی کیەکە بگۆڕێت ئەوە تەنها یەک قاتی تری بۆ زیاد دەکەیت و بۆ شێوە ڕۆیتەوە هاوڕێنگەشینە کۆتایی ئەم ڤیددیۆی بۆ ئەمڕۆ جارێک خواتان لەگەڵ هەتاوەکو ڤیددیۆیەکی دیکە